منوک خۆشم وەکو هەوا گەنجێکی گەرەکی شۆرجایی ناسم ماوەی 20 ساڵ ئەم پیاوە نەخۆشی دەرونی هەیە ئەسوڕێتەوە بە شەقامەکانە کە من چوم حاڵەتەکەم بینی سێم کرد جلوبەرگ لەبەری نییە نەخۆشە لە زەویەکە کەوتە بوو پۆلیسی فریاکەوتنە ماگەدار کردەوە عاقیل عیسامی گەیانمانە نەخۆشخانەی ئازادی لەوێ پشکنین و شتمان بۆی کرد دەرکەوت لە پشکنینەکان وتیان هیچی نییە ئەو بوو ئێمە هێنامان دەستمان کرد بە شۆردن و ئەو شتانەی شۆریمان شوێنی گەرممان بۆی دابین کرد هەمترینە حاڵەتی تەندروستی تێکچوو گەیانمە تەلەفۆنمان بۆ نەخۆشخانەی ئازادی کرد بردمانەوە بۆ نەخۆشخانەی ئازادی تر ئێمڕۆ کۆچی دوایی کرد و وەفاتی کرد لە گەڕێکی شۆرجە هەمووی ئەیناسی ئەم پیاوە جداشێکی کردە بەرێوە ماوەی بووە 20 ساڵیش بوو خۆی نەشۆرد بوو چکە باری دەرونی تاو نەبوو جلوبەرگەکەیشی ئەوە بوو دڕا بوو تاوترە جلوبەرگەش بەکەڵک نهات ئێمە هەستاین جلوبەرگشمان بووی دابین کرد گەنجانی شۆرجە دەستخۆشیان یەکەم هەمومان هەستاین بۆ کارە پاک شۆریمان و لە شوێنێکی گەرمی ژاماننا بەڵام ئیتر دیارەخوای گەورە تەمەنەکەی هەر ئەوەندە بوو وەفاتی کردیم ڕۆ لە نەخۆشخانەی ئازادی ئەم کابرایە من پەیوەندیم بە بەڕێبەری بنکەی پۆلیسی ئازادیش کرد بۆەوەی کە بدرێتە توبعەدلی بەڵێ تا ئێستا مەجهولە کەسی یعنی مەجهولە ینی بێکەسە کەسی نییە داوامان کرد لە توبعەدلیش تا ماوەیەکیش ئەمێنێتەوە لە توبعەدلی بۆی ئەگەر کەسوکاری هەبێت بێن بینێژن ئەگەر کەسوکاری نەبێ ئەو لە ڕێگای توبعەدلیەوە بە خاکەس پێدرێت ئەمە شەوان لە کۆڵانەکان ئەمایەوە بۆ خواردن وشتی واش خەڵک یارمەتیەدا خواردنێدا پێی بەتانی و دووسێ بەتانی لەبانی بوون ئەو کۆڵانەکان ئەمایەوە من کە چوومە سەری گرتە ڤیدۆشمان لایە کە بەو شێوەیە لە کۆڵانەکان ئەمێنێتەوە و لەناو کۆڵانەکان لەسەر شۆستەکان نەخەوت.